کێشەکانی نێوان حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم و فیدراڵ لەسەر موچە بەردەوامە و بە پێی زانیاریەکانیش هەرێم تا ئێستا نەیتوانیوە پابەندی بڕگەکانی یاسای بودجە بەتایبەت لە داهاتی نانەوتی بێت. جێگیری سەرۆکی حکومەتی ماوەبەسەرچووش دەڵێ ئەوەی لە نێوان ئێمە و بەغدا هەیە وردەکێشەیە و هێندێک کەس لەوێ و لەوێ بۆ دروستکردنی گرفت بە دووربین بە دوای نوقتە و فاریزەدا دەگەڕێن. ئەوەی کە من تێگەیشتم لێی ئەوەی کە لەسەر ئێمە بوو وەکو میزانی مراجعە ئیمزا کراوە و نێردراوە بۆ بەغا ئێستا هەرەوە ماوەتەوە لەوێ ئیتر ئیطلاقی کەن و تەمویلی بکەن و بینێرن بۆ هیچ کێشەیەک بەڕای ئێمەوە هیچ کێشەیەک نەماوە. قایمەکان وردبینی کراون لەلایەن ئێمەوە ڕەنگ بێ یەک کەسما بێ لە بەغاوە کە حەز بکە بە زەڕەبینێکی ترەوە سەیرێکی ئەو قایمە بکە بزانە فاریزەیەکی لێ گۆڕاوە یان پیتێکی لێ گۆڕاوە بەس پێم وایە ئەوە چارەسەر ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەڵامی جێگری سەرۆکی حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم دەداتەوە دەڵێ کێشەکانی هەرێم لەسەر موچە نوقتە و فاریزە نییە، بەڵکو باسی ملیاران دۆلاری نەوتە کە تا ئێستا هەرێم بە قاچاغ و بە تەنکە دەیفرۆشێت و ئامادە نییە ڕادەستی عێراقی بکات و گرفتی موچە چارەسەر ببێت. کێشەی موچە، ناردنی موچە، دواکەوتنی موچە بەشێکی لیستەکانە. بەشێک لە ناو لیستەکانە تەعیناتی تازەیە کە هەردوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێم لە ژێرەوە لە قۆناغەکانی هەڵبژاردن و حملەی هەڵبژاردنا خەڵکێکی زۆریان تەعین کردووە جێیەکەنەوە لە ناو لیستەکانە. کێشەی لیستەکانی موچە ئەو ملیۆنان بەرمی لە نەوتەیە کە ئەیفرۆشن و داهاتەکەی سفرە بۆ خەڵک، ئەو پارە زۆرەی داهاتی ناوخۆیە کە لە مەرزەکان و لە ناوخۆ ئەیبەن و یەک لەسەر پێنجی دەدەنەوە بەغاڵێ نەمە نیوەیە. بەرپرسانی هەرێم بەردەوام حکومەتی عێراقی فیدراڵ تۆمەتبار دەکەن بە دواکەوتنی موچە و لە میدیاکانیشەوە چەوەشەکاری دەکەن بەوەی هەرێم پابەندی دارایی خۆی تەواو کردووە و هەبووە لە کاتێکدا لیستی موچە و نەگەڕانەوەی داهاتی نێوخۆ وەک ئەوەی بڕیاری لێدراوە بەردەوام دوو کێشەی بەردەم دواکەوتنی موچە بوون. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.